بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. براني برز خۆشەویست خۆشحاڵم کە لە شەوێکی ئاوا مبارەک و پیرۆز لە خزمەتتان داین کە خوای گەورە بە قسمەتی کردین ئەو ڕەمەزانەش و ئەم چەند ڕۆژەی کە ڕابردی و ئەم چەند شەوەی لەیلەتول قەدر خوای گەورە کردی بە قسمەت تەمەنا ئەکەین کە باقی شەوەکانی تریش و چەندین ڕەمەزانی تریش خوای گەورە بە قسمەت هەموو لایەکمان بکات. زۆر بوون ئەوانەی کە چاوەڕێی ئەو ڕەمەزانە بوون بەڵام تەمەن دەرفەتی پێ نەدان. زۆر بوون ئەوانەی خۆزگان ئەخواست و خۆیان حازر و ئامادە کردبوو، بەرنامەیان هەبوو، پلانیان هەبوو کە بگەن بە ڕەمەزانی ئەم ساڵ زۆرترین خواپەرست و عیبادەت کۆ بکەنەوە، بەڵام دەرفەتی تەمەن مۆڵەتی پێ نەدان و خوا حافیزیان کرد. بۆیە بە پێویستی ئەزانم بچینە خزمەت فەرمودێکی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کە زۆر پند ئامێزە، بە تایبەت لەم سەردەمەی ئەمڕۆماندا کە سەردەمی مەشغەڵەت و سەرقاڵی و مەشغوڵبوون بەو هەموو شتانەی کە ڕۆژانە دێنە ڕێگای ئێمە. هەر مەشغەڵەتێک دێتە پێش حتمەن ڕێگری ئەکا لەو بەرنامەی، لەو پرۆژەی، لەو کارەی کە ئەتوێ بیکەی ڕێگری لێ ئەکات. ئەچینە خزمەت فەرمودێکی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کە هەندێک شتمان بە بنجوویدا ئەچرپینیت، جێی ئەوەنە کە ئێمەی موسڵمان ڕۆژانە بە تایبەت ئەم سەردەمەی ئێستا وەکو گوارەیەک بیکەینە گوێمان لەوەی لە بیرمان نەچیت، هەموو دەم لە بنگوێمان زرینگەی بێت، هەموومان شەکوای حاڵی ئەوە ئەکەین ئەڵێن مەشغوڵین، سەرقاڵین، بەیشەکانمان ڕاناگەین، فریای ئیشەکانی خۆمان ناکەوین، ساڵێک ڕۆیش، 2 ساڵ ڕۆیش، 10 ساڵم بەڕێ کرد، هیچم نەکرد، هیچم دیار نییە. ڕاکە ڕاک ئەکەین شەو و ڕۆژ لێرە و لەوێ، بەڵام تەماشا ئەکەین ئەوەی کە ئێمە لێ ڕائەکەین دەرەنجام و نەتیجەکەی شتێکی ئەوەندە کەمە بە خۆمان پێ ڕازی نین. ئەمە هەر لە ژیانی دنیا، لە ژیانی قیامەت زۆر ئەولاترە. فەرمودیەکمان هەیە کە ئیمامی ترمذی ڕەحمەتی خوای لەسەر بێت ڕیوایەتی کردووە لە کتابی توحفەة الأحوذی کە ئیمامی ترمذیە لە بەرجی شەشەم بە فەرمودەی 2306 ئەم حەدیسەی هێناوە کە ئەویش لە ئەبوو هورەیڕە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت لە پێغەمبەری خوا ئەژێڕێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام. أفرميت عن أبي هريرة رضي الله عنه أنه قال أن رسول الله صلى الله عليه وسلم قال أو بيا برز أفرميت بيغنبري خوا فرموي عليه الصلاة والسلام بادروا بالأعمال 7. بيغنبري خوا فرميت عليه الصلاة والسلام فرميت دس بيش غريب كان، بادروا يعني بيش برشيب كان، منافسة كان، ڕاکەن، ڕامەوەستن، شەونخوونی بکەن، دامەنیشن، لە خەوی غەفڵەت هەستن، بە ئاگاوەرن، چست و چالاک بن، پێش بڕشێ بکەن، ئەسپی خۆتان تاو بدەن. لەبەر ئەوەی 7 شت هەن، ئەگەر ئەم 7 شتانە هەر یەکێک لەوانە ڕوو لە هەر کەسێک بکات، بەرنامەی ئەو کەسە لە کار دێخیت، فریای هیچ ناکەویت. هەر یەشێک لە ئێمە ئێستاگە ناخی خۆی بکاتەوە، چیرۆکێکی وێیە، بەسەرهاتێکی وێیە کە فڵانکە کەسە بەرنامەی هەبوو لە ژیاندا چ بکات، بەڵام بەداخەوە فریانەکەت. هەر یەشێک لە ئێمە چەندین نمونەی وێنە. ئەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناخەژێنە، یعنی فکری لێ بکەینەوە بالضبط وا لە ئینسانەکە کە ئەم ئینسانە هەرچەند
سست و لاواز بێت گورج و گۆڵی ئەکات نەشیدی ئەکات چالاشی ئەکات کە خەم لە خۆی بخوات فریای ئیشەکانی خۆی بکەویت بەتایبەت لە ئوموری قیامەتدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر دڵسۆز بووە هەموو ئەو شتانەی کە پێویستن لە بۆ ئینسان هەمووی لۆ باس کردین زۆر دڵسۆزی ئەو ملەتە بووە زۆر دڵسۆزی ئومەتی خۆی بووە ئەفەرمێت بادیڕوا بالئەعمالی سەبعەن پەلە بکەن پێش بڕشێ بکەن ڕانەوەستن خێرا بکەن مسابقە بکەن بەر لەوەی حەفت شت ڕووتان تێ بکات ئەفەرمێ هەل تەنتەظیڕونە ئیلا فەقڕا منسیە ئەوەی یەکەمین ئەفەرمێ ئیشەکانی خۆت کار و عیبادەت و پرۆژەی خۆت بیکە بەر لەوەی فەقیری ڕوو تێ بکات فەقیریە کە منسیەن فکر لە وشەکان بکەنەوە خۆشەویستان فەقیری هەژاری ئەگەر غەڵەبەی کرد ئەگەر هێرشی هینا وا لە ئینسان ئەکات هەموو شتەکانی لەبیر بچێتەوە بەر لەوەی بگێ دەرەزەی فەقیریەشی کوشندە ئێستا گە چ بەرنامەیەکت هەیە لە دنیا و لۆ قیامەت ئەسپی خۆتی تێتاودا ڕامەوەستا چونکە فەقیری یەخەی گرتی لە ئوموری دنیات ئەکات لە ئوموری ئاخیرەتیشت ئەکات زۆر کەسێ بینین لەبەر دابینکردنی لوقمەیەک هەند فەقیر بووە دەستی لۆ حەرام بردیە لە سەرنجامدا یان گیرایە و کەوتۆتە بەندیخانە یان سەرەکەشی لەسەردانایە نمونەم بینیوە وەڵڵاهی لەم شارەیە گەنج خێزانیە وەڵڵاهی خێزانی خۆی ناردەوە ماڵی باوکی وتی وەڵڵاهی پێم بەخێو ناکرێت وەڵڵاهی نەتوانم یعنی حەقی ئەو خێزانم بدەم بەر لەوەی بگەین ئەو ڕۆژگارە ئەگە چ بەرنامەیەکت هەیە لۆ دنیا و لۆ دوا ڕۆژت ئەنجامیدا ئەگەنە ئەو فەقیرە یەخت بگریت هەم لە کار و کەسابەتی ڕۆژانت ئەکات هەم لە ژیانت ئەکا هەم عیبادەتیشت ڕائەوەستیت ناتوانێت وەکو پێس عیبادەت بکەی چونکە هەند بیر ئەکەیەوە لە دابینکردنی پڕکردنەوەی پێداویستەکانی ژیانت ئەو پڕکردنەوەیانە ڕێت لە عیبادەت ئەگریت ڕێ لە خوێندن ئەگریت ڕێ لە ژیان ئەگریت ڕێ لە کاروباری کۆمەڵایەتی ئەگریت ڕێ لە تەندروستیت ئەگریت مێشکت داگیرەکە مەشغوڵت ئەکا بەشتی زۆر سەیرەوە لێ تەماشاکەن پێغەمبەری خوا فەرمێت اللهم إني أعوذ بك من الكفر والفقر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات خۆی پەنادایە بەخوای گەورە لە چی لە کافربوون و لە فەقیربوون لە شوێنێکا فەرمێت كاد الفقر أن يكون كفرا ئەفەرمێ هەژاری زۆر نێزیکە لە کافربوونەوە نەفەرێکم بینی خوای گەورە امتحانی کردبەوە بەم نەخۆشیە یعنی گوت خوایە ئەو هەموو عالەمەت تێر کرد عەجزایە بە ئەمت لەبیر چوو ئەیگۆ عەجزایە بە ئەمت لەبیر چوو ئەو قسەیە کەم نییە خۆشەویستان ئەو پیاوە کەوە ئەڵێت لەوانێ بڵێن عوزرێکی هەیە بەڵام عوزر نییە لە تاوان وە ئەڵێت خوا کەسی لەبیر نەچووە بەڵام کە ڕووی تێ کردی ئەو بربەستە بەڕاستی فکر لە هەموو شتێک ئەکەوە بەس فکر لە قیامەت ناکەیەوە شەیطان لۆ دێت شەیطان و وەسوەسەت لۆ دروست دەکات لێرەوە دێتە ژۆر ئەی تو موسڵمانی ئەی تو باوەڕت بەخوای خۆ نییە ئەی ئەوە نەخوا ئەتوی لەبیر کردی ئەها حاڵەتی چ لێ کردیە حاڵی فلانیش چ لێ کردیە ئیدی وەسوەسە لۆ دروست ئەبی فکری خراپ دروست ئەبیت ناتوانی وەکو پێویست بەڕاستی بکەوێ سەر عیباتی خۆشت لۆیە فەرمێ ئاگاتان لەوە بێت بەر لەوەی فەقیریەک ڕووتان تێ بکات کە ئەو فەقیرە مونسیە واتە هەموو شتێکت لەبیر دەباتەوە هەر چیشتەوە بیرت نامینێ ئللا ئەوەی کە ئەتوو بەدوویدا ئەگەڕێی کەوەش نەخۆشیێکی خراپ دومین ئەفەرمێت ئەو غینەن مطغیە لەوانێ بڵێن باشە ئەوانەی کە دەوڵەمەندن ئەگەر ئەوە پێوەربی دەبی دەوڵەمەندەکان زۆرترین عیبادەت ئەنجام بدەن نەخێر ئەوە شوە نییە فەرمێ ئاگاتان لێ بێت خوای خۆتان بەبیر بێت بەر لەوەی دەوڵەمەندیەک ڕوت تێ بکات دەوڵەمەندیەکە خوات لەبیر بباتەوە دێ ئەوەشمان هەیە زۆرن ئەوانەی
پارە و پول و سەروەت و سامان خوای لەبیر بردنەوە. ثعلبە خۆ سەحابەیەک بوو مەشهور بووە کە داوای کرد لە پێغەمبەر کە دوعای لێ بکرد کە دەوڵەمەند بیت، مەڕ و ماڵاتی دایێ. ثعلبە سەحابەیەک بوو، مەڕ و ماڵاتی زۆر دایێ، مەڕ و ماڵاتی زۆر بوو، لە مەدینە جێی نەبووە، هەستا چوە دەرەوەی مەدینە مەڕ و ماڵاتی خۆی بەخێو کرد. هات مەڕ و ماڵات زۆر بوو، گەیشتە حەدی زەکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفدێکی ناگوتی بڕۆن زەکاتی لێ وەربگرن. ثعلبە ئێستا دەوڵەمەندە، کە دەوڵەمەند بوو هێدی ثعلبە سەحابەیەک بوو مەشهور بوو بە کۆتری مزگەوت، هەندە نوێژەکانی لە مزگەوت بوون، ئەهلی مزگەوت بوو، معدل لە دوای پێغەمبەر نوێژی ئەکرد، کە زۆر و مەڕ و ماڵاتی لە نوێژی بەیانی گەڕاوە، لە نوێژی نیوەڕۆ گەڕاوە، لە نوێژی عەسر گەڕاوە، نوێژی مەغریبی نەما، نوێژی عیشای نەما، نهاتە جەماعەت، هەمووی لە ماڵێ کردن. ئەو جارەی مەدینی بەجێ هێشت چۆ دەرەوەی مەدینەی، چکە مەڕ و ماڵ کەس زۆر بوو، ناوشاری بەخێو ناکرێت، چۆ دەرەوەی مەدینە شوێنێکی پاوانێک لە وەرگایەک. ثعلبە ناتە مزگەوت، ئەو جارە وەلای بەس خوتبان دەهات، خوتبەکەشی چوون. کاتی زەکاتی هات کە وەفدێکی گوتیان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ثعلبە زەکاتی مەڕەکان بدا، لەوەندەی ئەوەندەی لێ دیاری کرد. ثعلبە گوتی من نازانم یعنی ئاەتێک دابەزی بە ناوی زەکاتی، بیو مەڕ و ماڵاتیم پێوە مادی بوومە بەخێوم کردێ، دیارە گۆشت زەریبی وەرەگرن، کەنجێ لە ئیسلامدا زەریبە هەیە. یان ثعلبە ئاەت دابەزیوە، پێغەمبەر ئەمەیە ساڵم ئەمە وەفدین، مەڕ و ماڵات و زەکاتی لێکەویت. طبعا ثعلبە زەکاتەکەی نەدا، پێغەمبەر وفاتی کرد صلی الله علیه وسلم، ئیمامی بەکر وەفدی نارد، لەوێش زەکاتی نەدا. لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕزای خۆی لەسەر بێت، ثعلبە زەکاتی بەخۆ نار ئەو جارەی، بەخۆی نار لۆ ئیمامی عومەر. ئیمامی عومەر فەرمی میش وەرناگرم، نەدا پێغەمبەری صلی الله علیه وسلم، نەدا ئەبوو بەکری، ئەمیش لێت وەرناگرم، وەری نەگرت، عوثمانیش لێی وەرنەگرت. ئەمە خۆشێتن دەوڵەمەندیەک بوو سەرگیشتە چێندەر، ئەوە سەحابەش بوو ها. لێ خوا فەرمێت کەلا ئین الئینسان لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا. جا دەوڵەمەندی دووشت ئەگری خۆشەویستان، دەوڵەمەندی بە پارە و پول، دەوڵەمەندی بە لە ساغی، سەحەتی خۆش. کەسێ ئەگەر لە ژیانیدا نەخۆش نەبوو، لە ژیانیدا فەقیر نەبوو، تووشی طغیان نەبیت، خوای ناناسیت. ئەبوو دەردا سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر کەسێک غەدرێکی کرد لە ئەبوو دەردایی، ئەبوو دەردایی فەرموو یا ڕەبی خوایە تەمەنی و ئینسانە درێژکەی، فەقیری نەکەی و سەحەتیشی باشکەی. سەحابەکان پێیان سەیر بوو، یان گوت ئەبوو دەردا ئەو کابرایە خۆ زوڵمی لێ کردی، ئەتو دوعاشی باش لۆ کردیا، دەی دەوڵەمەندی کەی و سەحەتی باشکەی، خەم و خەفەتیشی نەدەیێ. ئەبوو دەردا فەرمووی ڕاستە ئەو دوعایە بە تێگەیشتنی گۆ دوعایەکی باشە، فەرمی وەڵڵا هەر کەسێک ئەو سێ سفەتەی لێ کۆبیتەوە، دەوڵەمەند بیت، سەحەتی باش بیت، لە ڕووی دەرونیشەوە مرتاح بیت، فەرمی ئیلا خوای لەبیر دەکات. ئەو دوعایەکی باش نییە، فەرمی خوای لەبیر دەکات، خوای ناناسیت، طغیان ئەیگریت، هەڵام بۆ ساغ و سەلامەتم بۆ خۆم ئەوامە و ئەو پارە و پۆلم بەخۆ کۆ کردیتەوە، ئی خۆیتم و دەست و قامی خۆیتم، ئیدی خوای لەبیر دەکات. لێ پێغەمبەری خوا فەرمێت ئاگاتان لەو ڕۆژگارە بیت، خوا بناسن بەر لەوەی دەوڵەمەند بن، دەوڵەمەندێک خواتان لەبیر بباتەوە، تووشی طغیانتان بکاتن. سێمینە فەرمێت ئەو مەڕەضەن مفسیدا، ئەفەرمێت دەکاری چاک بکەن، دەست پێشخەری بکەن، مسابقە بکەن لە کاری باش، بەر لەوەی نەخۆشیەک یەخەت بگری، ئەو نەخۆشیە مفسید بیت، یعنی ژیانت تێک بدات، بتڕوخینیت. نمونە زۆرن. لە راپۆرتێکە نەفەرێکم بینی نەخۆش بوو لەسەر جێگا کە بوو گەنجێک بوو، دەیان ساڵ بوو لەسەر پشتێ بوو، چاو پێکەوتیان لەگەڵ کردیان یەک لە هیوایەتەکانت سێ بیڵێ، گەنجیش بوو، دەیگوت هەموو هیوایەتم ئەوەیە یەک جار بکەومەوە سەر پێی خۆم، بە هەموو دڵی خۆمەوە شووتێک لە تۆ پێ بدەم، تەماشای ئەو حەز و ئارەزوی، بەس بەداخەوە نەخۆشەکە ڕێی پێ نادات. دکتۆر پێی ئەڵێ حتا مای دەبیسە پشتێبی. زۆر کەسە بۆ گوتیتی وەڵڵاهی خۆزگەکیش بامە مزگەوتێ، بابەسا لاقم تەواو نینە،
یەک ئەڵێ چاوم تەواو نییە، یەک ئەڵێ پشتم تەواو نییە، یەک ئەڵێ نەخۆشم، ناتوانم گەمە مزگەوت. چەند کەسن ئێستاوانێکی ئێستا نەخۆشن ناتوانن بە ڕۆژی بن ئێستاکە. چی هەیە لە مەسەن زۆربەی لە ماڵەکان ئێستا نەخۆشێکەیە ناتوانی بە ڕۆژی بیت. چەند کەسێ ئێستاکەن ناتوانی حەز بکات، عەمرە بکات، نەخۆشیەک یەخەی گرتیە لەسەر پشت و جێگا کەتیە. فەرمێن بەر لەوەی ئەو نەخۆشیە بتانگاتێ دە ئێستا ساغن، دەرفەت لە بەردەمتەدا کراوەیە، ئێستا ئێوە باشن، ئەی لۆ ڕاوەستاینە، لۆ عیبادەت ناکەن، بەتەمای چی؟ کەنجین، بەرنامە چییە؟ سەقفی زەمانی چییە؟ کەنجین دەست ئەکەی بە عیبادەت، بە خواناسی، بە خواپەرستی، کەنجین ئەو ڕێکە ئەتوو دات نایە. مابە مەڵێ ئێستاکە گەنجم، ساغم، دەرفەتم زۆر لە پێشە، ئێستا تاقەت توانام هەیە، ئێستا عیبادەت بکە. لای کەسمان دیار نییە لەوانێ ئەمە بچینەوە ماڵ، یەک لێمە تووشی نەخۆشێکی پێ سەرجێگا، لەوان نەتوانی سبێنی بە ڕۆژی بێت، ڕۆژەکەی بشچینیت. چەند کەسی ساغ و گەنجەوە بە ڕۆژی بووە پێش ئەوەی بگاتە مەغریب ڕۆژی شکاندیە. پیاوێک 3 ساڵ پێش ئێستا حادیسەیەکی لە هەریر ڕوویدا، لە هەریر لە مزگەوتی ناو جەماعی. کەسە بە مزگەوتەکە بە ناوی یەکی شوباتی شەهیدانی شوبات مەشهورە ئەو مزگەوتە. مام حازێک دانیشتی بوون لە مزگەوت، ڕەمەزان بوو ئاوا 3 دقە 2 دقەی مابوو لۆ بانجی مەغریب، چاوەڕێی ئەکرد ڕۆژی بشینیت، پەرداغی ئاوی ناو دەست بوو، قەسپیشی لە ناو دەست بوو، بە 1 دقە پێش ئەوەی بانگدا یەکسەر لێ نەرتەواو بوو لە ناو مزگەوت، بە 1 دقە پێش ئەوەی بانگدات، نە ئاوەکەی خوارد نە قەسپەکەشی خوارد. پیاوێکی باش بۆ خوای گەورەشێکی باشی بە قسمت کردیە، بەسم لە دەرفەتە، دەرفەت ڕێی پێ نەدا 1 دقیقە ئەو ڕۆژی بشینیت، خۆلۆی حەسابە چکە بە ڕۆژی بووە، هایتە مزگەوت چاوەڕێ بانجی کردیە، قەسپ و ئاوی وێ بووە، بەڵام دەرفەت نەبوو ڕۆژەکانی دیکە تەواو کات، ڕەمەزانی تەواو نەکرد لێ دەری بەجێهێشت. دەرفەتەکان خۆشەویستان کە لۆت ڕەخسا سەری پازمەدا. ئەو هەڕەمەن مفەنیدەن، ئەفەرمێت کردەوەی باش بکەن بەر لەوەی پیری یەخەت بگرێ، ئەو پیریە چۆکت پێدا بنێت. پیری خۆشەویستان لێرە پیری وای تێدا نییە، ئەلحەمدولیلا میان گەنج و کامڵە پیاون، بڕۆن لە پیرەکان بپرسن ئەوانەی کە لەسەر جێگا کەتین لەرزۆک بووینە، چاوی نابینیت، گوێی نابیستیت، قسەی پێ ناکرێت، دەستی ئەلەرزیت، چۆشی ئەلەرزیت، خواردنی پێ ناخورێت، شەوێ هەتا بەیانی لەبەر ئێش و ئازاری قالبی خۆی ئەناڵێنیت، ئەگریێت، نەتوانی خۆوەرجێڕیت، ئەگە هەستەوە دەبێت دەستی بگرن، بڕۆن تەماشای حاڵی ئەوانەکەن. پیری چۆنی یەخەی پێگرتین. پێغەمبەری خوا ئەفەرمێت اللهم إني أعوذ بك من الهرم. پێغەمبەری خوا عەلەیه سەڵات وەسەلام خۆی پەنادایە بە خوای گەورە لە پیری. پیری ئیمتیحانێکی قورسە، زۆر کەس لە پیری دەرناچیت. مام حاجیەک لە هەولێر 3 ساڵ پێش ئێستا کوڕەکانی بە خێویان نەکرد، وەزعی زۆر باش بوو، هەستا چوو لە دادگای، گەنجێکی هینا، ژنی لۆ هینایە ناو ماڵی خۆی، چوو لە مەحکەمەی نووساوێکی کرد کە ئەمن فلانی کوڕی فلانیم، ئەو مڵک و سەرۆت و سامانی خۆم ئەدەمە فڵان کەس کە کوڕی من نییە کە بە خێوم کە هەتا مردنی. تەعهودەکەیان نووسی، بەڵێ نامەکەیان نووسی لە دادگای بە قانونی کرد، لەوەی سبەینێ کوڕەکان یەخەی پێ نەگرن. مام حازی کەت پاشەنجین کەت نەخۆش بوو، هەندەی دیکە پیر بوو، تەحەمولی نەکرد، بە فیشەکێک کۆتایی بە ژیانی خۆی هینە. پیری زۆر قورسە خۆشەویستان، ئەوەی کێستا هاتۆتی ئێرە و تەحەمولەکە بمینێتەوە و نیو سەعات لە ناو نوێژ ڕابوەستی و سەعاتێک لێرە دامش گوێ لە وتارێک بگری و بە پێیان سی و بە پێیان بێتەوە، ئەوە هەموو تااقەت و قووەتی گەنجایەتی ئەوەت پێ ئەبەخشیت. پیرایەتی ئەوەت نەیاڵی خۆشەویستان، ئەگە تەمەن باقی بیت هەمومان ئەو قۆناغت پێدا تێئەپەڕین.
قۆناکە مرۆڤ پێیدا تێپەڕید لەوەی بەخۆی دابێتەوە ئەی ئینسان حتا دوێنێ گەنج و لا و شۆغ بووی ئێستاکە پیرەمێردی پیرایەتی یەخەی گرتی چۆشی پێدانای هەموو تااقەت و قووەت و هێزی لێستاندیەوە لێ تەماشاکەین ئەوانەی لە مزگەوتان لەسەر کورسی نوێژ ئەکەن حەز ناکەن و چیمت و بە پێوە نوێژ بکەن بە پێوە ڕابۆستن کە نوێژی بە پێوە خێری زیاتر لە نوێژی بلەند دانیشتنەوە حتمما حەزەکەن بەس بەداخەوە چۆکێشان و پشتێشان و لەرزۆچی و بێتاقەتی ڕێگەی پێنادات حەز ناکەن وەشی منوت و کام خواردنی خۆشە بخۆن بەڵام بەداخەوە مەعیدە هاوکاریان نییە چونکە تااقەت و قووەتی هەرسکردنی نەمایە حەز ناکەن بەو دانانە کە تام و چێژی خۆی هەیە خواردن بخۆن بەڵام پیری دانەکانی لێستاندینەوە هات و کاتێک کە ئەڕۆی لەسەر دوو پێ ئەڕۆی بە قیت و قۆزی ئەڕۆی چاو ساغا گوێ ساغا بە کەیفی خۆت ئەڕۆی ئەوە هەموو تەمەتع و تام و چێژی تێدایە خۆشەویستان بەس ئەمە هەمووی محاسبە و لێ پرسینەوەشی تێدایە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ سازمە فەرمێ کاری باش بکەن بەر لەوەی پیرێک ڕێگەت پێ بگریت هەموو ئەوانی کە باسم کرد لە کاری دێخیت ئەو مەوتەن مجهیزە ئەفەرمێ خۆتان ئامادە بکەن بۆ مردنێکی لە ناکاو و ئامادەکراو ئەمەیان خۆشتان مردن دیار نییە بە تەمەنیش نییە بە گەنجایەتیش نییە مدەیەکە و لە تەمەنی ئێمە نووسرایە و تەوقیتێکە و ڕۆژە ئەو تەوقیتە ئەو منەبەهە ئەو جەڕەسە لێ ئەدات کە لەیدای ئەبی لێوێ نەرکۆتاییت پێبێت بێ خەلاص بی بێ فەرمێت خۆتان ئامادە بکەن کاری باش بکەن بەر لەوەی مردنێک لە ناکاوی خەت بگریت چۆکت پێدا بنێت ئەوەش نمونەی زۆری هەیە ئەوی دەجال و فەشەڕ و غائب ينتظر شەشەمین ئەفەرمێت کردەوەی باش بکەن بەر لەوەی فتنەی دەجال فتنەی ئاخری زەمان خوا پەناندات بەر لەوەی دەست پێ بکات فەشەڕ و غائب ينتظر خراپترین فتنە چاوەڕێ بکاتن هاتنی دەجالە خۆشەویستان کە دەشێت دڵنیا بن دەشێت سان دوعا بکات لە تەمەنی ئێمە نێت لەو عەسڕەیە نێت لە تو کەلی بیت فتنەیەشی زۆر بە قووەتە خۆشەویستان فتنەی دەجال شەڕی مان و نەمانی ئیمانە دەجال هەموو شتێکی پێ ئەکرێت ئەوەی کە تو ئەتوێت دەجال لە سەردەمێک دێت برسێتیە تێنیەتیە قاتی و قوڕیە کەس بەهانای کەس وەنایەت کەس خەم لە کەس ناخوات دەجال دێت برسیتت نانت ئەدەمێ تێنیتت ئاوت ئەدەمێ پارەت نییە ئەو شێوە دۆکەمە زێر باران ناباریت باران و لۆ بارینم کە ئێستا باران ئەباری الحەمدولله ئەو خۆکە هەموو تاویان ئێستا لۆ بارانێ ئەگە هەمووش وەزعمان باش بیت وەزعی اقتصادی و تەندروستیمان باش بیت با ساڵێک باران نەباریت هەمومان ناوناخی خۆمان هەز بە دڵتەنجی ئەکەین وەڵڵا کو دار کز ئەبن لە تێنان ئینسانەکانش ئاوا کز ئەبن لۆ باران دەجال کاتێک دێت هەڵێ باران و پێوێت خەڵچینە بارانە پێوێت بارانە بارینیت حەزەکەی داک و بابەت ببینی زنیاکەمەوە لە قەبر دەی زندیە کاتەوە لە قەبر کاکە خۆ ئێستا هیچ دەجال نییە خەڵک وا ئیمانی خۆی فرۆشتیە دێ وەڵڵا لە ڕۆژنامێکە خوێندمە لە کابراک بەس لەوەی ئیقامی بدەنێ لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپی گۆدوێت توی چی گوێ من مەسیحیمە ڕاست ئیقامیان دابووی لە یەکی ئیقامە دینی خۆی فرۆشتیە خۆ هیچ دەجالیش لەگۆڕی نیوە دنیاشی فەڕاح و ڕۆن و خۆش هیچ ساوارش لە دنیا دەی کاکە خەڵک ئەوڕۆ وەڵڵا ئیمانی خۆی فرۆشید لۆ سنتە چی لۆ پارە نانە چی لۆ مەنسەبەت چی لۆ قسەیەشی لۆ جاسوسیەک لۆ فەسادیەک خەتەرە خۆشەویستان بگەینە فتنەی دەجال إلا ما رحم ربي بخوا جنا كم كسواري درتي دي خو إسا كس نعلم من باود لو زندية كموا داك لو زندية كموا ور إيمان بيبينا خوستاونية كاك دورة سلامك اللي أكم بسرتاو كابرا أماد إيماني خوي بفروشي زور خطرة خلق لو بارا إيماني خوي باد لو منصب إيماني خوي باد كاتي كدجال ديت قدم أو بري قيرانا كديت خلچش بكومل رجالي أكويو إيماني خوي أفروشيتو هم دنياك أرواد وهم قيامتش أرواد وي أفرميت كاري تشاك بكن بر لوي دجال بر باب بيتن حفت منو كوتا يفرميت أو الساعة فالساعة أدهى وأمر فرمي خلشنا
ئێستا دەرفەتان لە بەردەمدایە کاری باش بکەن بەر لەوەی قیامەت بەرپا بیت. فالساعة أدهى وأمر. ئەگەر قیامەت بەرپا بوو ئەگا ئەو کاتی ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵات دەی ئەو کاتی هەزاران سبحان الله و ئەستەغفر الله و تەوبە سوودی نییە خۆشەویستان، ئیسفادەی نییە بەخوای. ئەو دەرفەتە لە بەردەمت ڕۆیشت عەجزای بعمرت 70 ساڵ بوو 6 ساڵ بوو 50 ساڵ بوو فکرت نەکردەوە ڕۆژێک تەوبە بکەی ئیستیغفار بکەی ڕوو لەخوا بکەی ئێستاوە ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵات فەجئەتەن تازە ئیستیغفار ئیسیفادەی نییە، وەڵڵا نوێژ ئیسیفادەی نییە، قورئان خوێندن ئیسیفادەی نییە، دەرفەتەکانت هەمووی لەدەستدان. ئێستا دەبێت ئیلا هەلووەی نەفسی خۆت بکەی، ئەتووی زەرەرمەندی، ئەتووی ئەو هەموو دەرفەتان لە بەردەم بوون لە 6 ساڵ بیرت نەکردەوە ڕێی خوای لە چێندەرە، ڕێی بەختەوەری لە چێندەرە، ڕێی بەهەش لە چێندەرە، تازە لەو ترکە ساتەیە کە ئەو دەرفەتانە بەندەم ڕۆیشتن بەخوا هەرچەند بکەیت و بناڵیتەوە هیچ سود و ئیسیفادەی نیە خۆشەویستان. ئەمانە دەرفەتن هەڵی زێڕینن ئەمڕۆ لە بەردەمی منوت و کراوەن. خوای گەورە دەرفەتی زۆری خستینە بەردەم با هەوڵ دەین لەو کاتانی کە دەرفەتمان لە بەردەمدایە بە ئەسپی خۆمانی تێدا تاو دەین. لە مەسەلەی دەرفەت خۆشەویستان لە شەڕی ئوحود کەم هەموو سەحابەیە شەهید بوو. ئەزانن خالدی کوڕی وەلید دەرفەتی لە چێن دەردیتەوە؟ دەرفەت ئەو تێرهێوە ئەو تیر هاوێژانەی لەسەر چێ ئەو گردە هاتنە خوارێ بە دەرفەتی زانی یەکسەر لێیان سوڕاوە زەربەیەکی گەورەی لە سەحاباندا. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵام ڕومەتی بریندار بوو، دانێکی شەهید بوو، سەحابە زۆر شەهید بوون. هات دەرفەت چەند میهمە خۆشەویستان. دەرفەت ئەگەر لە چاکە و لە خراپ بەکاری بینی نەتیجەی خۆی ئەبیت. تو سەیری کە کەسێک ئەوێ کارێکی خراپ بکات دزیەک بکات دز ئەگەڕێت لە دەرفەت ئەگەڕێت خاڵی لاوازی خاوەن ماڵی دۆزیەوە ڕاست لێدات کە نەیدا نەتیجەی خۆی بەدەست دێنیت ئەگەر حەرامیش بیت. ئەی ئەگە تو دەرفەت ئەو دەرفەت لە بەردەمەدانە لەشتی باش سەرف بکەی کە ئێستا گەنجی، کە ئێستا نەخۆشنی، کە ئێستا فتنە بەڕێوە نییە، کە ئێستا پیر نەبووی، کە هێشتا مردن یەخەی نەگرتی، کە هێشتا فەقیری یەخەی نەگرتی، کە هێشتا دەوڵەمەندی یەخەی نەگرتی، ئەمانەت هەموو لە پێشن. ئێستا دەرفەتێکەوە ئەوەی کە ئێوە هەندێک دەرفەتێکە دەستان خۆش بیت کە لە خەو واتان لە خەو هینایە ماڵتان بەجێ هێشتیە هاتوونە تێرە دانیشتین ئەوانە دەرفەتن. هەر کاتێک لۆت ڕەخسا یەکسەر کاری چاک لەسەری پازمەدا مەڵێ دوای دێمەوە ئەیکەم بە قورئان بڕوا نایەتەوە هەر لەحزەیەک ڕۆیشت لە دوای وی لەحزەیەکی نوێ دێتەوە. شتێک هەیە لە مێشی ئێمەدا ئەڵێن قەرەبوو، ئێکەڵێ وەڵڵاهی ئەو شەو نەهاتم بەس وعد بی شەوی داهات و قەرەبوو ئەکەمەوە. کاکە شەوی ڕۆیشت دووبارە بوونەوەی نییە وەشتێکی دیکەیەوە لە دەفتەری ئەعمالی تو شەوی ڕابردوو ئەڵێن فلانی کوری فلان خەوتبوو تەمەنەکەی بۆش ڕۆیشت ئەوە ڕۆیشت ئەدی ئەو شەو فەرموون تاریخی ئەوەندە شەوی 24 تەمەنەکەی سەرف کرد لە شتی باش. ئەوە ناسە سەر شەوی ڕابردوو ئێستاش ناسە سەر شەوی داهاتوو. کەواتە لە بەزایعدانی تەمەن و وەقت شتێک نییە بە ناوی قەرەبوو کردنەوە. لێ بە خۆشەویستان دەرفەت وەرگرین بە ئەسپی خۆمان تاو دەین لەو دەرفەتانی کە لەبەر دەماندانە. یا ڕەبی خوای گەورە عاقیبەتی هەموو لایەکمان خێر بکات. خوای گەورە ئەو تەمەنەی پێی بەخشین پڕ بەرەکەت بکات. خوای گەورە ئەو تەمەنەمان لۆ والێ بکات کە پڕیکەین لە عیبادەت لە خواناسی لە خواپەرستی. وخوای گەورە دەرفەتەکانە موفقمان بکات کە بتوانین چاکترین و باشترین عیبادەت بکات. یا ڕەبی خودایە بۆ خاتری نێوازوانەکانت بۆ خاتری سیفاتە بەرزەکانت لێت ئەپاڕێنەوە. ڕوومان لە دەرگای قاپی ڕەحمەتی تۆیە. خوای ئێمە زەعیفین بێدەسەڵاتین فەقیرین هەژارین تۆ دەوڵەمەندی بەدەسەڵاتی خوایە داوا و تکاو ڕزەکانی خۆمان ئاڕستەی تۆکەین خوایە بەبێ ئومێدی دەستمان ڕەت نەکەیەوە تاعەت و عیبادەتمان قبول بکەی خوایە موفقمان بکەی
خوای ئەوڵاتەمە پڕکی لە ئاودانی لە خێری لە خێر و خۆشی خوای ئەو بارانی کێستا ئەبارێت خوای بەردەوام بکەی سەقام گیریان بکەی شیفای نەخۆشەکانم بدەی یا ڕەبی خوای ئەم ڕەمەزانە لە هەمولای قبول بکەی ئەوەی ما بە قسمتمان بکەی و هەتا ماینە لە ژیاندا خوای جان وا بکەین وامان لێ بکەین کە تۆ لە خۆ ڕازی بکەین کە زۆترین و چاکترین عیبادەت کۆ بکەینەوە آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين